بەڵە بەڕێزان لەگەڵتان بەردەوامین وەکو لا سەرتا باسمان لێوە کرد لە تەوەری دۆمان بێگومان گفتوگۆکردن دەربارەی بابەتی گرنگ کە ئەویش تەشەنوجە، یعنی دەپرسین هۆکارەکانی بوونی تەشەنوج چییە کە زیاتر لە ماسوولکانەدا ڕوودەدەن و زیاتر ئەمە لە نێو ڕەنگە وەرزشکارانیشدا بوونی هەبێ، بەڵام ئێمە بەگشتی باس لە تەشەنوج دەکەین و دیارە میوانەکەمان بەڕێز دکتۆر ڕەنس ڕەفیقە کە ئەمڕۆ میوانمەوەکو پسپۆری پێکان و وەرشەکان و هەروەها پزیشکی ڕاهێنان. دکتۆر بەیانی باش سوپاس و ئامادەبوون. حەزەکەمان سەردای پرسیار بۆ دەست پێ بکەین، ینی تەشەنوج چییە؟ تەشەنوج زاراوەیەکی گشتیە لە کوردیە بڵین تۆزێ ئەو زاراوەیەمان گشتگیرە و توانین بڵین زاراوەمان تۆزێک کەمە بەگشتی، یعنی ماسوولکە عەزیەت بوون یاخود ماسوولکە پێگانێکی تووشە بێ، بەڵام وەک وتم زاراوەیەکی گشتگیرە ئەکرێ کە تەشەنوج باشە بگرێتەوە کە بە ئینگلیزی پێوترێ کۆنتیوژن، یاخود ماسوولکەکە خوێنی تێتی زیێ، یاخود دەرەجەی دووەم کە مەکتوب پڕە پێوترێ سترین کە قەتێکی تێبێ یاخود قوترانی تێبێ بە ئەوش بە سێ دەرەجەی هەر کتوب پڕە، زۆربیان لە کاتی پێکدادانی وەرزشیە ڕۆوەدا یاخود لە کاتی تریشا ڕۆە لە خەڵکی تریشا ڕۆدا، بەڵام زیاتر لە وەرزشکارانە هەیە. مەسڵ کرامپمان هەیە یاخود کە ماسوولکەکان لە پڕێکە تووشی گرژبوونێکی زۆر بە پەلاکە ماوەیەکە خایانێ و دوای عەزیەتێکی تیابێت تا چەند ڕۆژێ هەر تەشەنوجی پێوترێ مەسڵ کرامپ کە میشەر کتوب پڕە. زۆر کەس هەیە ئەڵێ لە خاو ئەم لێ هاتووە، هەیە ئەڵێ نەخێت لە کاتی ئیشەوام لێ هاتووە، ئەمیش هەماشت کتوب پڕە و هۆکاری هەیە هی تایبەت، هەمانە نەخێت تۆزێ درێژ خایانترە کە ئەوەی کە وەرزشکاران وەرزشەکەن یاخود ئەوانەی کە ئیشەکەن بە تایبەتی ئیشی قورس بە تایبەتی کرێکاری و هەنێ ئیشی تر دوای ڕۆژەیە دوان لە ئیشە قورسەکە کە خۆی ئەم ئیشەی کردووە پێشتر باشە ڕۆژێ دەبینی 24 ساعت تا 72 ساعت تووشی چیە بێت، تووشی وا بێت کە هەموو لەشی یەشی یاخود ئەو شوێنەی کە زیاتر جەختی خستۆتە سەی لە کاتی مەشقکردن و لە کاتی ئیشکردنە دەسەکا بە ئازارە لە 24 ساعت تا 72 ساعت کەمە پێوتێت دیلیت ئۆنسێت مەسڵ سۆنەس یاخود ئازاربوونی یاخود ناڕەحەتی ماسوولکەی درەنگ دروست بوو کە ئەمیش لە بینی هەفتەیە تاکو دە ڕۆژە خایانێ کە نەخۆشەکە هەست بە ئازارێکی پێوترێ ڤێگ یاخود نادیارەکە بێهێزە بێت تۆزێ لە قەوەتی نامێنێ بە تایبەتی ئەوانەی کە مەشقەکەن یا ئیشەکەن هەستەکە قەوەتی لە چاو جارانە نیوانیوە بە ناڕەحەتیە خەیەکەم دوو سێ شەو لە پڕێکشا دروستە بێ ئەڵێ کاکەم خۆم دوێنێت یاریم کردووە ئەم شەو خەوتم کێشەم نەبووە کەچی ئەم شەی داهاتوو وام لێ هاتووێتەوە بێتاقەتە، یاخود هەمانە پێوتێت ڕەبدۆمالسیس کە تۆزێ درەنگتر تووشە بێ و بە تایبەتی لە هاوینانە و ئەگەر بڵین کەم خواردن بخورێ یاخود کەم ئاو بخورێتەوە کامیش ماسوولکەکە چیە بێت شیە بێتەوە مایە گلۆبین یاخود ئەو بەشەی کە ئۆکسیجی نەگەیەنێ بە ماسوولکەکان و ئەبێتە هۆی ئەوەی کە وزە بەکاربێنێ عەفو وزە بەکاربێنێ یەتە میزەوە و شیە بێتەوە ماسوولکەکان ئەمیش خەتەرە ئەگەر زوفریای نەکەین پێوتێت ڕابدۆمالسیس یاخود شیبوونەوەی ماسوولکەکان کتوپڕەکان دەرچیم چینە درێژ خایانەکان یەکێ لەوانە پێوترێت فایبرۆمالجیا کە نەخۆش بەردەوام تەشەنوجە هەوایەکی بەرەکەوێ ئەڵێ دایمە تەشەنوجەکە ملوشانی یەشێ بێتاقەتە بێلی جەربایی کا بەسەرێشە بێهێزە بێتاقەتە لەگەڵیا خەمۆکیە بێ لەوانەیە قوڵۆنی هەبێ لەگەڵیا کە ئەمە پێوترێت فایبرۆمالجیا یاخود نەخۆشی ئازاری ماسوولکە و بە عەرەبی پێوترێت ئەتەلەیف عەضەلی باشە یاخود بە لیفبوونی یاخود بە فایبەربوونی ماسوولکەکان کە ئەمە درێژ خایانترە کە ئاوا ئەتوانین بەم شێوازە ئێمە پۆلێنیکەین. باش ئەکرێن با بڵێن تەشەنوج ناوبنی کە نەخۆشیەوە توش هەموو کەسێک دەبێ یان ئەو کەسانی کە تووشی تەشەنوج دەبن دیاری کراون کێشەی تریان هەیە؟ طبعاً هۆکاری هەیە زایدەن هەنێ خەتەریاتیش هەیە، بەڵێ هەموو کەسێ بۆی هەیە توش بێ، بەڵام زیاتر لە 50 بۆ 70 تەشەنوجەکان زیاتر لە وەرزشەوانەیە لەبەرەوەی کە بڵێن جوهدێکی ئازاڵیەکە یاخود ئەرکێکەکە لەسەر ماسوولکەکانی لەوانەیە وەکو پێویست خواردنی نەخوارد بێ وەکو پێویست هینەکانی بەکار نەهێنابێت تاوەکەرە خۆراکەکانی بەکار نێنابێ وەکو ڤیتامینەکان و کالیسیۆمەکان و یاخود سترێکی نەکردبێ کشانەکانی نەکردبێ پێشوەخت
زائیدەن نەخێر هەشمانە لەنا خەڵکی ترا ڕوەدا کە خەڵکی ئاساییە هیچ نەخۆشیێکی نییە بەڵە زۆر باش سەبار بووی کە ینی کاتێک کە کەسێک تووشی تەشەنووز دەبێ ینی خێراترین ڕێکات چییە بووی کە بۆ بتوانێت لەم تەشەنوجە با بڵێن ڕزگاری بێ وەکو فەرمووت جەنابەت لە بیدای شەب ئەسمان کردمان جۆری هەیە بەڵێ بەهۆی جۆرەکان بە خێراترینیان مەسڵ کرامپمان هەیەوەی کە ماسکەکە لە پڕێکا گرژە بێ و تا ماوەیەک دەرەچێت تەمانەوە باشترین شتەوەی کە کرێمی دی ساحەتیکی وەقتی بیتە یا کاتی بیتە بۆ ماوەیەک ئەوانەی کە لە پێکدادانە یاخود لە کاتی وەزشە تووشیانە بێ پێوترێ پۆلیس یاخود پرۆتێکت کە بیپارێزین ئۆپتیمەل لۆدینگ بە پێی توانە یاخود بە پێی توانای ماسوولکەکە و ئەو شوێنەی کە ئەزیتی بووە وەزنی خێنەسە یا کێشی خێنێ بۆن منە ئەگەر لە قاچا بێ لە ڕانابێ یا لە پوزا بێ لەوانەیە ڕۆشتن ئەزێتی بە ڕاکردن زیاتر ئەزێتەیە لەبەرەوە تۆ بە پێی توانە کێشی خیتە سەر پێوترێ پارشێڵ وەیت بیرین یاخود نیوانی و کێشی خیتە سەر بە پێی توانە ئەزیتی نایی بەرزێکیتەوە ئلیڤیشن کۆمپرشن ئەی پێچی بە هەر مەحفەزێ بێ یا بەباندش بێ لەگەڵ چیشەکەی ئەتوانی سەوەڵی بخیتە سەر علاجی ئازارشکێنیش بۆ 24 ساعت تاکو و 48 ساعت دەتوانی بەکاربێنی کە ئەمە زۆر 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 ئیسفادەی لێکا و شتەکە عالەمیە بڵین جیهانیە لە جیهانە ئەمە باشترین علاجەکە بەکاری بێنین دوای ئەوە کە پۆلێنمان کرد زاریمان نەخۆشیەکە چییە بە تایبەتی ئەو سادەرەکەیە چی بۆ بکەین و چی بۆ نەکەین لە دوای 24 ساعتەکە مەسەن ئەگەر قرتانی تیاابێ یاخو خوێن بێ خوێنەکە زۆر بۆ توانین دەریکەین ئەگە قرتانەکە زۆر بۆ توانین ئەمەلیاتی بۆ بکەین ئەگەر نەخێر دەرەجەکەی کەمتر بوو یا خودت پۆلێنەکەی لە پۆلێنە ئاسانەکانە بوو ئەتوانین بە فیزیۆتەرەپی یاخود بە چارەسەری سروشتی و پزیشکی بهێنینەوە تایم بەڵام جاری وا هەیە یاریزان بە تایبەتی وەرزشەوان تۆزە پەلایانە بەڕاستی کەمە زۆر گرنگە پلە نەکەن لە ئیساڵاتی ماسوولکە چکە ماسوولکە بە 150 بۆ 50 لەش زیاتر پێکێنێ هەرچی جوڵەیە ماسوولکەیکە دوایی تۆ ئەگەر ئیسابەکە یاخود پێکدادانەکە یاخود تەشەنجەکە و کەم بێ زیاکە ئەگەر تۆ پەلە بکەی لەبەرەوە زۆر گرنگە کە کاتێکی دیاریکرا و گونجای بیتێ کە دوای ئەمە بتوانێت بگەڕێتەوە باش بەشێک لەو کەسانی کە هەن ینی زۆر کەس هەیە ڕەنگەر لە مەجلیسێکە لە شوێنەکە چەند کەسێکی تا بمشێلن ینی شێلانش چه دەورێکی هەیە بۆ نە بەشێکی زۆر لە خەڵک ینی لەوازە لە مەجلیسانەیە چەند کەسێک خەریکی شێلان یەکترم بەسەریانی ئەمانە تەشەنوجە ئەمە نەخۆشیە ئەمە چه حاڵەتێکە طبعاً شێلان باشە وەکو فەرمووت ئیسفادی زۆر لێکرێ ئەویش کە چییە کە یەکەم تەنشیری دەورەی دەمەوێتکە یا خودت خوێن هێنان و خوێنبردن لە ناو ماسوولکەکەیە بە باشترێت و ئەڕوا ئەمە یەکەم دووەم هەر ژەهرێ هەبێ یارمەتیە سەرەتر دەرچێ ناڵین یەکسەر دەرێکات سەرەتر بەشەر تێ زۆر جەختی لێ نەکەی ینی هەیە یەت شێلایانە ماسوولەکەیان دڕانوە قەتانویانە هەبوو چەند نەخۆشی هەر لە دوسێ هەفتەی پێشووتوە ترا هاتون شێلایانە ئەمە نەخوێن بۆ ماسوولەکەی دروست بۆ لەشانە یاخود لە پشتیا بەڵام بە شێوازێکی زانستیانە بکرێت زۆر باشە ئەمەی کە فەرمووشە ئەوە ئەگەری زۆرەکە نەخۆشیە بە پێوترێ فایبرۆمالجیا یاخود کرۆنیک فەتیک سندرۆم کە نەخۆشیە کە دایمە هەست بە تەشەنجەکە بەیانیان هەڵەسی هەستەکە لیراوە نەک ئیسراحەتی کردووە خەڵکیە خەوەیە کە ئەخەوێ بەیانیان هەڵەسێ مرتاحە لەشی تەندروستە و خۆشە نەخێر ئەو کەسێک کە ئەو نەخۆشی هەیە بەیانیان هەڵەسێ هەستەکە لیراوە ئیشی کردووە کاری کردووە ئەستەم لەسەر لەشی بووە بەعام بێهێزە خەویە لەبەرەوەی خەوی تەواو نییە لە کاتەکانی ترە باوێشکەیە زۆربەی کات هەستەکە بەهێشکەیە ئەمە شێلان بۆ ئەوان خراپ نییە بەڵام بە شێوازە بێ کە ئازێتی لەیات بەڵام ئەمە نەخۆشیە خۆی لە خۆیان نەخۆشیکی درێژخایانە باشە خۆی ینی بۆ نت تەشەنج لە حاڵەتەکە دروزە بێ ئەگەر ڕاست بیانی دوای ماوەیەکی زۆر کە با بڵێن وەرزشێک ناکەیت تووشی تەشەنجە بێ ئەمە وانە ئەوە یەکێکە لە هۆکارەکان بەڵێ باشە بەسە من خۆم ینی وەرزشەکەن ینی باشی مەلەوانی وەرزشی جیم بەڵام پێرەشە و ینی بە کودەکەی دووگۆڵیمان کرد ینی تووشی تەشەنج بین ینی ئەمە بۆ ینی بۆ کەسانی کە وەرزشەکەن وەرزشێکی جیاواسرەکەن ینی ئەکرێ بڵێ هەر وەرزشێک و تەشەنجی خۆی جیایە بەڵێ هەر وەرزشێک وەرزشێکی تر تقریبان جیایە بە تایبەتی مەسەر یاریزانمان هەیە کە تووشی پێکانی ماسوولکەکانە بن بە تایبەتی لە بەشی خوارەوە باشە هەیە فەتحی بەس ئەزێتێ بێتە تەشەنجەکە
یەت بۆلام بە تایبەتی یاریزانی شەق و ئەوانەی کە لەسەر قاچیان زیاترە مەسەن تۆپیپیەکەن یاخود بالاکەن یاخود جەختە چێتە سەر بەشی پەلی خوارەوە ئەمانە بەشی خوارەوەیان ئەزێتەیە بەڵام هەشمانە نەخێ یاری ئاسنەکە وەکو جانابەت فەرمووت ئەچێتە جیم مەلا ئەکات دوای ماوەیەکی دیاریکراو کە لەبینی 24 ساعت بۆ 72 ساعتە کە ئەمە تا ئێستا هۆکارەکەی بە تەواتی نازانرێت چیە بە ئینگلیزی پێوتە دیلیت ئۆنسێت مەسڵ سۆرنس یاخود بە ئازاری ماسوولکەی درەنگ دەرکەوتوو درەنگ دەرەکەیە چونکە کتوب پڕ دەرناکەیە دوای مەشقکردنەکە 24 ساعتە 72 ساعت پێشێت طبعاً تا ئێستا مە خەتەریاتەکانی کە دۆزراوەتەوە لەسەری نا هاوسەنگی لەشە بۆن منە سترێچینگ ناکرێت لە کاتی مەشقەکەیە زەختێکی زۆرەکە جەختێکی زۆرەکە لە مەسەر نەجاران کێش زیاتر هەڵەگرێ و کەسە ئاوی خواردنی باشی نەبووە خواردنی تاوکەرەکانی مەزبوط نییە بۆ کالسیۆمە بی کۆمپلکسەکانە ڤیتامین بیەکانە پۆتاسیۆمە نەخێر هەنێ دەرزی بەکارهێنەیە خودت هەنێ دەوا و دەرمان بەکارهێنێ وەکو بۆ نمونە میز فرێرەکان کە پێوترێت دایۆرتیکس ئەمانە بێتە هۆکاری ئەوەی کاچی ئەم کەسە درەنگ ماسوولکەکەی هەز بە ئازارەکە طبعاً قرتانێکی کەمی تایە لەسەر ئەساس ئەگەر بین بە میکروسکۆپ سێریکەین سێرمان کردووە قرتانی بچووک بچووک لە ڕیشارەکانە ئەگەر دی قەدوی کاک سامان لێرە ئەمە ماسوولەکان بە ڕیشاڕیشا دەری خستووە بۆ نمونە هەمانە یەت ئەمە ماسوولکەی دڵتۆدی پێوتێ ماسوولکەی سەرشانی پێوتێ سێگۆشەی سەرشان یاری هەیە کە پێوترێ نەشرجانبی یاخود ئەمامی ئەمە ئەی جوڵێنێ یاخود زەختی پێوترێ کە ئیکا لە ئاسنا ئەم ماسوولکەیە جەختێتێتە سەر لە سێریکەین گەورەیکەینەوە بە میکروسکۆپ ئەم ڕیشاوانەی کەمە تێکشکانێکی تایە و ئەزێتی بووە لەو کاتەیە پێویستی بەچیە بۆی چاوبێتەوە ئەم کەسە پێویستی بە ئیسراحەتێکی نسبیە یاخود لە ساسە نامانێت دانیشێ بەڵام ئەو شوێنە چەندێ ئازاری پێناگا ئەوەنە بتوانێت بیجوڵێنێ خواردنی ڕێکاتەوە بە تایبەتی پرۆتینەکان باشە پرۆتین بخوا هەنێ دەوا و دەرمان دەتوانین بگەینێ کە یارمەتی چابوونەوەیەکە زایدەن ئاو خواردنەوەی ڕێکاتەوە ئەو وەڵام من بە دەست کرد سەبات بووی کە ینی بۆنە مەلە و جێمەکەیت بەڵام دوای ئەوە بەردەوامە بەڵام یاریکی دووگۆڵیەکەی دواتە توژی تەشەنوجێ ئەمە هۆکارەکەی چییە؟ کتوب پڕوانەیە داکسامان ئیسە طبعاً با نەڵێم یەکسەر لە ساسە ئەوەیە بەڵام هۆکارێکی زۆری ئەم توشبوونی ئیساباتە بە تایبەتی تەشەنوجۆمانە ساحەکەیە ساحەکان زۆربەی تەواو نین ئەمە یەکەم پێڵاو یەکێکە لەوانە کچووکە زانستەیە کە پێوتێ بایۆمیکانیکس بایۆمیکانیکس چیە سێری ئەدای یاریزانەکانەکەین تەکنیکیان ڕێکە یا خەلەلی هەیە زایدەن چیش تۆ ڕەبتێکیتەوە یاخود هینەکەی لینکێکی لەگەڵ چیە لەگەڵ ئیساباتە سێرمان کردووە هۆکارەکانی ئەم ئیساباتانە زیاترینیان بێژگەلەوەی کە سترێچینگ ناکە یاخود ئەم کەسی کە بە تایبەتی زۆربەی ئەم ساحە بچووکانەکە هەیە دەقێت و داوانەی خۆی گەرمکەیانەی کە یەکسەر چێتە ساحەکەەوە باشە بێژگەلەوەش ساحەکان خۆی من ناڵێم هەموو ساحەکان وایە بەڵام مەفروزە کواڵیتی کۆنترۆل هەبێ پێڵاوەکان هەمان شت دەوری هەیە باشە چکەمە هەر بە زانستی بایۆمیکانیکسە سێرمان کردووە ئەویش دەوری هەیە کە پێکانە وەرزشەکان زیاکە بالفعل پێکانی وەرزشی زۆر زیای کردوێنێ ئەتوانم بڵێم بەس ئەم چەند مانگە زیاد لە 50 حاڵەت بەس پێکانی ئەژنۆم بینیوە من لە کلینیکە ماسوولکە پێکانی ماسوولکە زۆر زیای کردوێنی ئەتوانم بڵێم ئەم مانگە 10 حاڵەتم هەبووە بە تەنووری سێرمان کردووە باشە تەداگرێ سەبارەت بە ینی تەشەنوج ئەمە ئەکرێ نابنین نەخۆشیە یان نەخۆشیێکی خراپە بۆ کەسانی تووشی دەبن یانە شتێکی نۆرماڵ و ئاسایی دەرەجەی هەیە پۆلێن وەکو وتمان پۆلێنەکەین یەکەی سەرەتایەکانی کێشەی نییە و زۆر ئاسایە و زوو چاکەبێتەوە کێشەی هیوای بۆ دروست ناکە مام ناوەندەکانی تۆزێ ئەگەرێکی کەمی هەیە کە ئەزیەتی با بۆ دوای ئەوانەی سەروتر سێم و چوارەم ئەزیەتی هەیە خۆی چاودێری نەکاو ئاگای لە خۆی نەمێ بۆ داهاتوو لەوانەیە ئەزیەتی با بە تایبەتی نەخۆشی ڕەبدۆمالسیس کوشندەیە ئەگەر زوو فریای کە میزەکەی سوورە بێ زوو فریای نەکەی لەوانەیە گورچیرەشی بۆستێ باش ئەو کەسانی تووشی
تەشەنوجەبوون ینی کرا بڵێن خۆیان چاوەڕێ ئەوە بکەن کە باش بن لە دوای چەند کاتژمێرێک گیانەوە تا با بڵێن ینی چارەسەر هەیە کە بەکاری بێنن. بەڵێ طبعاً باشتر وایە چارەسەری دەرمان بەکار نەهێنن، بەڵام ئەگەر زۆر حاڵەتەکان ناڕەحەت بوو ئەستەم بوو ئەتوانن بەکاری بێنن لە خلالی لە ماوەی چەند ڕۆژێکە چەند سەعاتێ بۆ چەند ڕۆژێ چاکە بێتەوە ئەم کەسە. ئەگەر تەحملێ بۆ گەر ئازایشی زۆر بوو ناڕەحەت بوو بەڵێ ئەتوانێت بەکاری بێنێ چارەسەر و داوا دەرمان استفادەی لەیەکە. زۆر باش دوکتۆر ئەگەر دوڕێنمایی هەبێ ئەمە شتێکمان نەما شتێکم ما بە ئاماژە بکەمە زۆر سوپاس دەکەم. بە تایبەتی کشانەکان زۆر گرنگە ئەو کشان بکەن تکایە. دومیان خۆراک بەڕاستی خۆراک تێک چووە، داوای لێبرنەکەم تاوکەری خۆراکی زۆر گرنگایە. زایدەن ئەو شتە گۆڕانکاری لە خواردنەکانە هەر برنج و شلە نەبێت تەنها هەر ڕۆژە و شتێکی لەگەڵ مەسەن گۆشتە ماسی هەرچێکە بپی توانە تەمان میوەکان زائیدەن کە تەمرینەکەی بە پێی توانای خۆت مەکوژە. دەستخەش زۆر سپاس بۆ دکتۆر ڕەفیق و پسپۆری پێکان و وشەکان و هەروەها پزیشکی ڕاهێنان کە لەم بەشەی بەرنامەکە لەگەڵمان بوو. خۆشەویستان